لەبارەی کاریگەری و گرنگی پرۆژەی هەژماری من بۆ ژێرخانی دیجیتاڵی هەرێمی کوردستان گفتوگۆ لەگەڵ میوانەکەم دەکەم دکتۆر حوسێن ئەحمەد مستەفا مامۆستای زانکۆ و شارەزای ئابووری ڕاستەوخۆ لە هەولێر لەگەڵمان دەبێت. دکتۆر حوسێن زۆر سپاس بۆ ئامادەبوونت کە میوانی کوردستان 24 پرۆژەی هەژماری من چ کاریگەریەکی لەسەر بەهێزکردنی ژێرخانی ئابووری و دیجیتاڵی هەیە؟ بەڵێ پرسیارێکی زۆر گرینگە. بەر لەوەی ڕاستەوخۆ وەڵام دەمەوە خۆشحاڵم کە ئەو حاڵە دەبیستم ئەوانەی خۆیان تۆمار کردووە لە 900,000 نزیک دەبێتەوە یا سەروی ئەم ژمارەیە. لە ڕاستیدا 2 ساڵ لێرەوە پێش بە باشی بیرمان کە زانکۆی سەلاحەدین یەکێک لە پاڵپشتە گەورەکان بوو بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کامران ئەو کاتە من لە فەڕەنسا بووم بە تەلەفۆن وتی لە ئەنجومەنی وەزیران پرۆژەیەکی وا هەیە بە هەموو شێوەیەک پاڵپشتی دەکەین. دوای گەڕانەوە شانازی دەکەم کە بەردەوام لەسەر خەت بووین لە چەندین جار هەر لە ستۆدیۆی کوردستان 24 لەو بارەیە قسەما کردووە. پرۆژەی بانکی یاخود هەر هەژمارێکی بانکی هەر پرۆژەیە کە پاڵپشتی لە کردی بانکی بکە گرنگیەکی زۆری هەیە. لە ڕاستیدا من لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بەلامۆسەیر بوو کە دژاتێکی گەورەی ئامانزدار یاخود بەبێ مەبەست بۆ هەژماری من دەکرا وەکو پرۆژە. چکە یەکێک لە پێداویستیەکانی سەردەمی ئێستا چالاکبوونی کەرتی بانکیە. ئەمە پێداویستیەکی سەردەمی ئابوووریەکی تەندروستە هەموو کەرتە ئابوووریەکان. و ئەمەی کە ئەمڕۆ کۆمەڵگەی کوردستان ئابووری کوردستان پێویستێتی چالاکبوونی کەرتی بانکیە. ئەو کۆنسێپتە نوێ یاخود ئەوەی کە پارەدانی دیجیتاڵیە هەتا ئێستا دنیا بەرەو ئەوە دەچێت کە بەرەو کۆمەڵگەی بێکاش بچێ ینی هەموو مامەڵەیەک لە ڕێگەی دیجیتالەوە لە ڕێگەی کرێدیتەوە لە ڕێگەی ئەو ڕەسیدەوە جەنابێت ئەزمموی دەرەوەی وڵاتی شبینیوە هەژماری من بەراورد بە و سیستەمە بانکیانی کە لە وڵاتانی پێشکەوتو هەیە پرۆژەیەکی چۆنە؟ دەستخۆش ئەمە پرسیارێکی گرینگە. لە ڕاستیدا دەبێ هەنگاوی داهاتوو چی بکەین وەکو پرۆژەکە پرۆژەیەکی زۆر ڕێکوپێکە پیرۆزە مایەی خۆشحاڵیە کە ئابووری هەرێمی کوردستان بەرەو پاڵپشتی بانکی دەچێت ئەمە شتێکی باشە. بەڵام کەم و کورتیەکان چین ئەگەر ئێمە ئیش لەسەر مەبدەئی پارەدانی دیجیتاڵی بکەین دەبێ چەند هەنگاوێک بگرینە بەر. یەکێک لەوانە لە حکوومەت خۆیەوە دەست پێ بکە پێویستە حکوومەت پاڵپشتی لە کۆنسێپت یاخود لە مەبدەئی پارەدانی دیجیتاڵی بکات. چۆن ئێمە خزمەتگوزاری پارەی ئاومان هەیە پارەی کارەبامان هەیە کۆمەڵە خزمەتگوزاری حکوومەتمان هەیە زۆر گرینگە من وەصلی کارەبایی کە سەرفم کردووە لە ڕێگەی QR کۆدێکەوە لە سەر وەصلەکەی بێ من یەکسەر سکانی کەم و پارە بدەم یعنی ئەو خزمەتگوزاریە بەردەست بێ. POS حکوومەت لەسەر مارکێت وانە بڵێ POS بانکەکان ئەوانەی لە هەژماری من بەشدارن تەکنۆلۆژیای پارەدانی دیجیتاڵی پەرە پێ بدەن چونکە لە ڕاستیدا ئێستا شتێکی ئەوتۆ نییە کە لە ڕێگەی ATM مەشینەکانەوە پارەکان دەربێنن ینی لە بری ئەوە بە ئەم پارانە هەر لەسەر بانکەکان بن حەسەب بە گوێرەی پێویستی بە گوێرەی مامەڵەی ڕۆژانە خەڵک بە دیجیتاڵی بدا. چۆن ئەوە دەکرێت بانکەکانی کە لە پرۆژەی هەژماری مندان پەرە بە چ بدەن بە مۆبایل بانکینگ ینی پێویست ناکە هەموو بەشداران موچەخۆرانی هەرێمی کوردستان دەبێت بە فیزیکی بە جەستەی خۆیان بچنە بانک و داوای بکەن بەڵکو لە ڕێگەی نامەیەکەوە بڵێ ئەوە پاسوەرد و ئەوە کۆد و شتەکانتانە تۆ لە ڕێگەی ئەوە دەتوانی سودمنبی لە مۆبایل بانکینگ ینی کاری بانکی خۆت لە ڕێگەی مۆبایلەکەەوە بکەیت و لە ڕێگەی تەکنۆلۆژیایەکەیە کە زۆر بەسیتە NFC ببوورە ینی پێویست ناکات تۆ کۆنتاکتت ئەوە بێ. ئێستا لە بەنزیخانەکان خەریکە پەرەی پێدەدرێت بەڵام بەداخەوە بانکەکان بە زۆر بە سنوورداری هاتوونە ناوەوە. ئەگەر ئەمە کرا شۆڕشێکی گەورە لە هەرێمی کوردستان ڕوودەدا شۆڕشی پارەدانی دیجیتاڵی بەهێزکردنی ژێرخانی دیجیتاڵی ئەوەش تەواوکەری ئەو مەبدەئەیە کە حکوومەت بەڵێ خۆی حکوومەتی هەرێم بەر لە پرۆژەی هەژماری من حکوومەتی دیجیتاڵی دەست پێ کردووە کۆمەڵی خزمەتگوزاریەکانی کردوونە دیجیتاڵی کەشتی زۆر جوانن لە ئاستی وڵاتانی پێشکەوتوو هەتا ئێستا عێراق نەگەیشتۆتە واسە ڕاستگۆ بین. یەکێک لەوانە تۆ بڕۆ مامەڵەی کۆمەڵەیە کارتی نیشتیمانی دەکەی مۆڵەتی شۆفێری دەکەی
پاسپۆر دەکەی ئەمانە هەمویان ئەم خزمەت گوزاریانە زۆربیان بە شێوازێکی دیجیتالی زۆر جوان کراون. حتا ئەم زانیاریە دیجیتالە بانکێکی زانیاری بۆ فەرمانبەران و بۆ هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان دروست دەکات کە تو دەتوانی لەسەر مۆبایلەکەی خۆت بەردەوام چاودێریکەی. ئەمانەشتی زۆر پێویستن. لە هەمان کاتدا ئەمانە بەبێ پشتیوانی بانکی کەرتی چالاکی بانکی سوودێکی ئەوتوان نییە. ئەوەی کە حکوومەت کردوێتی گرینگە هەنگاوی داهاتوو تاکید دەکەمەوە لە ڕێگەی شاشەی ئێوە کە ئەویش گرینگە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زوویە بیر لەوە بکاتەوە پارە لە بری خزمەت گوزاریەکانی خۆی بە دیجیتالی وەربگرێ بە پارەدانی دیجیتالی لە ڕێگەی QR کۆدەوەیە لە ڕێگەی پۆینتەکانی فرۆشتنی دیجیتالیەوە لە ڕێگەی هەموو ئەوانە ئەو کاتە بەڕاستی خزمەتی هەموو کەرتە ئابوووریەکان دەکات. من زۆر جار ئەم نمونە دەهێنمەوە دەرهێنانی پارە لە بانکەکان بۆ ماڵەکان زۆر مەترسیدارە. وەکو ئەوە وایە خوێن لە جەستە دەربێنی لەبری ئەوەی بچێتە دڵەوە بێنیتە دەرەوە جارێکە کە ئەمە مرۆڤەکە تەندروست نابێ مەگەر دۆخێکی تەواری نەخۆشی ئەوە ڕوودادەنام بەردەوام دەبێت سوڕی خوێن لە ناو دڵەوە بێ. پارەش دەبێت لە ناو کەرتە ئابوووریەکان بەردەوام شوێنی بانکە. نمونەیەک ئێستا مەسەڵەن FIB کۆنسپتێکی دیجیتالی هەیە گرینگە بانکەکانی کەش ئەو مەبدە بە قووەتکەن گرینگە بانکەکانی کەش پەرە بە خزمەت گوزاری دیجیتالی بدەن. ئەو کاتە بەڕاستی ئێمە دەتوانین بڵێن ئابووری بەکارهێنەرەوە هەیە. ڕۆژەی هەژماری من بۆ پێی کەموچەکانیان لە ڕێگەی هەژماری منەوە وەردەگرن و دەتوانن بەشێکی بهێڵنەوە بەشێکی هەڵبگرن و ئەوەی دیکە لە بانک پاشەکەوت بکەن. تا چەندە متمانەیە دروست دەکات لە نێوان بانک و بەکارهێنەر. سێ خاڵ گرینگن ئەوەی کە وەڵامی پرسیارەکە بدەمەوە. پاڵپشتی حکوومەت هەیە ئەم بانکانە کە هاتوونە ناو پرۆژەیەک بەگرێ بەستێک بە ڕێکەوتنێکی فەرمی و لە بەرامبەردا واژویان کردو پابند و چاودێری بانکی ناوەندی عێراقیان لەسرە. ئەمە خاڵی یەکەم پاڵپشتێکە هەیە. خاڵی دۆم هۆشیاری بانکیە کە ئەوەی ئێوە ئەمڕۆ دەیکەن شتێکی زۆر پیرۆزە هۆشیاری بانکی پەرەپێدا هۆشیاری ئەوەی کە دیجیتال پیمنت چەند گرینگە پارەدانی ئەلکترۆنی. خاڵی سێم ئەوەیە کە متمانەی خودی بەکارهێنەرانە تا چەند متمانەی پێدەکەن. بە بڕوای من ئەگەر ئەم بەس ئەم چیرۆکانە زەقکەینەوە چیرۆکی فەوتانی پارە دزی سووتان لە ناوچوون بەهۆی شێو یا ئاگرکەوتنەوە ئاو هەموو ئەمانە بەسن بۆ ئەوەی کە ئێمە هاونیشتیمانیان پارەکانمان لە ماڵدا نەنێین پارەکانمان نەخوێنین لەبری ئەوە لە خزمەت ئەو سوڕە بێ ئەو دەورانە بێ کە ئابووری بەردەوام پێویستێتی. ئەمەش چێ دەتوانێت بیکە؟ ڕاستی زانکۆکان دەتوانن بیکەن ناوەندەکانی ڕاگەیاندن میدیا ئێمە هەمومان دەتوانین ئەوەی بکەین کە نابێت لەوە درێغی بکەین. بەداخەوە دووبارەی دەکەمەوە کە لە ماوەی ساڵی ڕابردوو بە بەردەوام بە مەبەستی سیاسی هێرشێکی گەورەی ناڕەوە نابەجێ کرایە سەر پرۆژەی هەژماری من کە دەرکەوت نەخیر ئەمانە بەو شێوێنین پرۆژەیەکی ڕێکوپێکە هاونیشتیمانیان سەردەمیەوە نەماوە لە دایرێک بە گونیە پارە بێنی. ئێستا پەلەشی ناوێ من ئێستا ئەمە 2 ڕۆژە دەتوانم موچەکەم ڕابکێشم لەوانەیە مانگێکی کەش ئەگەر ینی 100,000 پێویستی مەبێت دەنابا لەوێ سەلامەترە بۆچی لە بانک دەری بێنم. کەواتە پرۆژەی هەژماری من چ گۆڕانکاریەکی چۆن گەورە دەبێت بەهێز دەبێت. ینی گۆڕانکاریەکە تۆ تەماشاکە یەکێک لەوانە یەکێکە خاڵێکی هەرێ بەسیت و بنچینەی پێداویستیەکی سەردەمی گونیە پارە و سەردەمی تەوزیعکردنی دەستی نەماوە. هاونیشتیمانیان سودمەندن ینی زۆر جار ئێمە گوێبیستی ئەوە دەبووین کە خەڵکێکی زۆر پارەی دراو و ڕقم ئەمە لە پرۆسەی بانکی ئەوە نییە. خاڵێکی کە ئەوەیە کە دەچی هاوشانی و ئابووری پێشکەوت و دەچی هاوشانی ئەوەی کە وەبەرهێنی بیانی بێ بڵێ ئەمانە کەرتی بانکیان هەیە و لە هەمووشی گرنگتر مامەڵی هاونیشتیمانیان. ئێستا دەزانی ئەگەر کەسێک بیەوێ لە سەفارەتی وڵاتێک ڤیزە وەربگرێ بە هەژماری من متمانەی زیاترە وەک لە بانکێکیکە لەبەروی هەژماری من ڕاستە و خۆ لە شوێنێکەوە بە بەردەوامی بۆی دێ نەک بەدەست بیکە سەر ئەوانەی کە بەدەست پارەکانیان دەخەنە سەر ڕقم حسابێکە ئەو متمانەی نییە وەکوولەوەی کە موچەیەکی بەردەوام لە شوێنێکی فەرمیەوە بۆی دێ. هەموو ئەمانە خاڵی بەرچاون خاڵی گرنگن کە متمانە بە ئابووری بە کەرتی بانکی دروست دەکەن و جێگەی دەستخۆشیە بانکەکانیش درێقیان نەکردووە لە ماوەی
ئەم 2 ساڵە بە تایبەت ساڵی ڕابردوو بە بەردەوام تیمەکانی هەژماری من لە بەردەم ئەیتیئەمەکان بوون هاوکاری ئەو خەڵکانیان کردووە کە پێویستیان بە یارمەتیە دەبێت تەقدیری هەموو شتانە بکەینەوە بەڵام جارێکی کە بانکەکان لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەدان پەلە بکەن لە بەهێزکردنی کۆنسپتی پارەدانی دیجیتاڵی تەکنۆلۆژیای دیجیتاڵی و حکوومەتیش پاڵپشتی ئەم پرۆژەیە بکە گەورەتری بکە تەواوی بکە ئێستا نەقسێکی هەیە نەقسەکە چییە موچە بۆ سەر بانک ڕقم حسابی و لە دەرهێنای لە ئەیتیئەم مەشینەکەی سوودێکی ئەو تۆی نییە ئێمە دەبێت کۆمەڵە شت بکەین بۆی هاونیشتیمانیان پارەکانیان دەرنەهێنن هەل لە ناو بانکەکان بمێنەوە ڕێگەی پارەدان بەبێ بەرکەوتنیان بۆ بکەین ئێستا من ئەگەر تەواوی تەبەن بانکەکان هەیەە مۆبایل بانکینگیان هەیە بەڵام لە پارەدانی دیجیتاڵیدا وەکو پێویست نین ئەمە پەرەی پێدا چۆن حکوومەت دەتوانێت ئەوە بکە حکوومەت دەتوانێت وایان لێکا بەبێ فشار بەبێ زەختیان لێ بکە دەتوانێت خزمەت گوزاریەکانی خۆی ئەعلانی کە بڵێ من هیچ خزمەت گوزاریەک پارە بە کاش وەرناگرم هەمووی ڕقم حسابی لە وەزارەتی دارایی و ئابووری ڕقم حسابی بۆ ئاو بکرێتەوە بۆ کارەبا بۆ باج بۆ هەموو ئەمانە کەشتی زۆر ئاساین شتی زۆر سەردەمین ینی من مامۆستام لە زانکۆ ئێستا لە داوامم ناکرێن من چاوەڕانی تیمێک بم پارەی کاشی بدەمێ یا بچمە دائیرەی بەشی فرۆشتنی خزمەت گوزاری کارەبای نیشتیمانی هەولێر پێویستە من لە ڕێگەیەکی ئارکۆدێکەوە بۆ مۆبایلەکەی خۆم ئەم پارەیە بدەم بەڵێ سپاس دەکەم دکتۆر حوسێن ئەحمەد سپاس بۆ جەنابتان مامۆستای زانکۆ و شارەزای ئابووری دەستەکانت خۆش بێ